ڕاگەیاندنی حیزبی کۆمۆنیست ئێران بە بۆنەی 1 ئایار ڕۆژی جیهانی کرێکاری 2024 زاینی. 1 ئایار بڕێوەیە. ئەمساڵ کرێکارانی ئێران لە هەلومەرجێکدا بە پێشوازی 1 ئایار ڕۆژی هاوپشتی جیهانی خۆیانەوە دەچن کە لە ژێر گوشاری بێکاری، گرانی، حەقدەستی خواردن لە ژێر هێڵی هەژاری، مۆچلەق و سەعاتکاری درێژماوە و شوێنی کاری لە ڕاددەبەدەر نائەمندا یەکێک لە دژوارترین قۆناغەکانی ژیانی خۆیان لە ماوەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەسەر دەبەن و لەگەڵ زیانە کۆمەڵایەتیەکانی سەرچاوە گرت و لەوەها دۆخێکدا دەست و پەنجە نەرم دەکەن. بەڵام بەم حاڵەشەوە چینی کرێکاری ئێران نەک هەر ملکەچی ئەو هەلومەرجە نامرۆڤانە نەبووە، بەڵکو بەهۆی بەرفراوان بوون و کەڵەکەبوونی داواکاری و بەردەوامی ناڕزایەتیەکانی لە ناوەندی خەبات و تێکۆشان لە پێناو گۆڕینی ئەو دۆخەی ئێستا بووە. ناڕزایەتی و مانگرتنی بەردەوامی نەیشەکەر، فولاد، چەند بەشێک لە شرکەتی نەوت و شرکەتە پەیمانکاریەکان، ناڕزایەتی خانەنشینان، مامۆستایان و پەرستاران لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نمونەی بەرچاوی ئەم بزوتنەوە ناڕزایەتی و داواکاری تەوەرانە بوو. ئەگەرچی ئەم ناڕزایەتیانە ئاکامێکی ئابووری ئەو تویان لێ نەکەوتوەتەوە، بەڵام بزوتنەوەی کرێکاری ئێرانیان هەنگاوێکی گەورە بەرەو پێشەوە بردووە. گرنگی خەبات و ناڕزایەتیەکانی ئەم قۆناغەی چینی کرێکار بە تایبەتی لەوەدایە کە ئەم خەباتە لە جەرگەی شۆڕشی ژیان ئازادی و لە ژینگەیەکی کۆمەڵایەتی ئەجگار سیاسی کۆمەلگای ئێراندا بەڕێوە دەچن. بۆ کۆماری ئیسلامی کە لە سێبەری خۆشی دەترسێت هەر ناڕزایەتی و مانگرتنێک بە حەڕەشە بۆ سەر تەواوەتی دەسەڵاتەکەی دەزانێت و هەر بەم پێش هەڵس و کەوتی لەگەڵ دەکات. لەوەها بارودۆخێکدا هەر چەشنە بزافێکی ناڕزایەتی بەکردەوە دەکەوێتە سەر ڕێبازی شۆڕشی ژینە. ئاشکرابوونی پەروەندەی گەندەڵی و دزی هەزاران ملیارد تمەنی و هەروەها سەپاندنی هەزینەی قورسی دەستێوەردانی سەربازی و پاڵپشتیکردن لە بزوتنەوە تێرۆریستەکان لە ناوەندەکانی قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەسەر خەڵکی ئێراندا لە کاتێکدا کە زیاتر لە 70% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین، بە شێوەیەکی ڕوون و ئاشکراتر ڕزیوی و پرتوکاوی حکوومەتی جنایەتکاری ئیسلامی دەرخستووە. ئەم دۆخە بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکاری بەرامبەر بە پرسە سیاسیەکان هەستیارتر کردووە. خێرایی ڕەوتی ڕووداوە سیاسیەکان و ئەو بارودۆخە مەترسیدارەی کە لە ڕێدایە بە ئاگابوون و وشیاربوونەوەی هەرچی زیاتری جەماوەری کرێکارانی کردووە بە پرسێکی حەتمی. لەم دۆخادا پێویستە بە مەبەستی یەکگرتووکردنی ڕیزەکانی کرێکاران و ئامادەکردنیان بۆ خەباتێکی لێبڕاوانەتر و چارە نووساسر هەوڵی زیاتر بەکارهێنرێت. لەم ڕێگەیەدا هەماهەنگی و سەراسەریکردنەوەی خەبات و ناڕزایەتیەکان لە پێناو داواکاریەکانی تایبەت بە بارودۆخی کار، ژیان و خۆشبژێوی کرێکاران پرسێکی زۆر پێویست و گرنگە. کرێکاران لە پرۆسەی ئەم ململانێ و ڕوبەڕووبوونەوە بەردەوامە لەگەڵ خاوەنکار و دەوڵەتدا وشیارێکی بە کۆمەڵ سەبارەت بە جێگە و پێگەی کۆمەڵایەتی خۆیان لە خەباتی سیاسیدا بەدەست دەهێن و خۆیان وەک چینێک بۆ خۆیان ڕێک دەخەن و بۆ دیفاع لە بەرژەوەندێ چینایەتیەکانیان ڕادەپەڕن. ئەگەر ئەمڕۆ یەکێک لە خاڵە لاوازەکانی بزوتنەوەی چینی کرێکار بریتیە لە نەبوونی ڕێکخراوی چینایەتی و جەماوەری و نەبوونی ڕێبەریەکی سەرتاسەری، ئەوە بزوتنەوەی زمانگرتن و ناڕزایەتی کرێکاران پلەتفۆرمێکی گونجاو و کاریگەرترین مێکانیزمە بۆ زاڵبوون بەسەر ئەو خاڵە لاوازانەدا. لەم ساڵانەی دواییدا لە دڵی ئەم بزوتنەوەی مانگرتن و ناڕزایەتیەی کرێکاراندا نەوەیەک لە هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری سەریان هەڵداوە و بوونەتە پێشەنگی خەبات و ناڕزایەتیەکان. ئەم هەڵسوڕاوان و ڕێبەرانە ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان لە بەڕێوەبردن و ڕێخستنی مانگرتن و ناڕزایەتیە کرێکارەکاندا هەبووە. کرێکاران لە درێژەی ئەم مانگرتن و ناڕزایەتی و ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ خاوەنکاران و دەوڵەت لە ئاستێکی جەماوەریدا دەرک بەو ڕاستیە دەکەن کە بۆ گەیشتن بە ژیانێکی ئینسانی پێویستە نەک هەر لە کۆماری ئیسلامی، بەڵکو لەم پەیوەندیە سیاسی و چینایەتیە زاڵەی ئێستاش تێپەڕ بن. تەنیا چینێکی کرێکاری ڕێکخرا و خاوەن وشیاری چینایەتی دەتوانێت ویست و داواکاری ڕەواکانی خۆی بەسەر سەرمایەداراندا بسەپێنێت.
تەنیا چینێکی کرێکاری ڕێکخرا و خاوەن ئاگایی چینایەتی دەتوانێت ئازادی ڕاستەقینە بۆ جەماوەری خەڵک بە دیاری بهێنێت. تەنیا کرێکارانی ڕێکخرا و خاوەن ڕێبەریەکی سیاسی دەتوانێت پێداویستیەکانی ڕووخانی شۆڕشگێڕانی کۆماری ئیسلامی و پێشڕەویەکانی شۆڕش گەرانتی بکات. حیزبی کۆمونیستی ئێران ڕۆژی 1 ئەیار ئەم هێمای هاوپشتیە شکۆدارە چینایەتی و ئەنتەرناسیۆنالیستیە لە سەرجەم کرێکاران پیرۆزبایی دەکات و هەوڵ و تێکۆشانی دڵسۆزانە و ماندوو نەناسانەی ڕێکخرانی مانگرتن و ناڕزایەتیە کرێکاریەکان لەم ساڵە سەخت و دژوارەدا کە تێپەڕمان کرد بەرز دەنرخێنێت. بژی 1 ئەیار بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی ئازادی و سۆسیالیسم. کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران 7 گوڵانی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 26 ئاوریلی 2024 زاین.